باران رحمانی زاروککی 7 سالی سنه روژهلات کردستانه او به وی تمنی بچوک فێری ژەنینە سنتورێ بووە و باوەیەکی پڕ باڵکێش vê ئامورێ دژەنە. مامێ وی محەممەد مەنور کو لە قەڵاتجیا باشوورێ کوردستانی دیژی ڤیدیۆیەکە وی بۆ ڕووداوەتە شانتیاک و موزیکا سترانە لێگولان دژەنە. من باران ڕەحمانی و 7 ساڵمە لە شاری سنە ئەم ئاهەنگە پێشکەشەکەم بە بەرنامەی ڕووداوی تۆ.